ئێمە ئێستا پرۆژەیەکمان دەست بەکار بۆ سوپاس بۆ هەموو لایەک بۆ بەڕێوەبەراتی گشتی بۆ پارێزگای سلێمانی بۆ کۆمپانیای لۆلۆئی دوکان دەرچووە. پرۆژەکەمان بە ناوی ئاوەڕۆ ڕێگاسازی و تێرەتاوکردن و دیوارڕاگر و شۆستە چەنگەڕێکی ماوەتە. ئەم پرۆژەیە لە 5/5/2024 دەست بەکار بووە. تەرخانکردنی پارەکەی 397,126,000 لەسەر بودجەی پەروەردانی پارێزگاکانە بۆ ساڵی 2022. ئەم پرۆژەیەمان لەسەر دەست بەکارە. من وەک کۆچەر عەبدوڵڵا ئەندازای سەرپەرشتیاری ئەم پرۆژەیەم سەر بەڕێوەبەراتی شارەوانەکانی سلێمانی ئەمیشە لە قەزای ماوەتە پێگاتۆ لە دروستکردنی دیوارێکی ڕاگر و ئاوڕۆی ئەم چەند کۆڵانێکە و زایدەن جادێکی قیرمان هەیە لە خوارەوە. ئەمیشە لە 5/5 دەست بەکار بووە. وەستانی کارمان هەبوو پێشتر ئیسا 5/5 دەست بەکار بووە لایەنی پەیوەندیداری ساگادارمان کردێتەوە بەردەوام بێ لەسەر ئیشەکانی. ئەم بودجەی ئەمیشەمان نزیکەی 400 میلیۆن دینارە. پرۆژەکە ماوەی 8 مانگە لە 5/5 کە دەست بەکار بووین. ئیسا لە کارەکانمان لە بەردەوامی کارکردندایە نزیکەی دەسەدەی ئیشەکانمان وردەوردەوە ئەڕوات. کۆمپانیای جێبەجێکار لۆلۆئی دوکانە ئاگادار کراوەتەوە ئیشەڵا لە ماوەی ئەم 8 مانگەیە پێش 8 مانگە ئیشەکانی پێشەوەی بێتە وەرزی زستان و پڕ و ئەم شتانە ئیشەکانی تەواو بکات و جێبەجێ بکات لەسەر کەش. من ناوم ئالان ماجید ئەمین عەبدوڵڵایە بەڕێوەبەری کۆمپانیای لۆلۆ لە دوکان. پرۆژێکمان هەیە لە قەزای ماوەت. بودجەی ئەم پرۆژەیە کە تەرخان کراوە تقریباً 400 میلیۆن دینارە. ئەم پرۆژەیە لە 3 قۆناغ پێگەهاتووە. قۆناغی کەمی لەم گەڕەکانەیە کە پێوترێ گەڕەکی سوورەبان. بۆ گەڕەکی سوورەبان ئاوەڕۆمان هەیە، ڕاستکردنەوەی جادەکانمان هەیە، تێکەڵەمان هەیە، شۆستەمان هەیە. بۆ یەکەم قۆناغیش لەم گەڕەکانەوە دەستمان پێ کردووە و ئالیاتمان لێرێ و لە ئیش و کارەکانە بەردەوامی. بۆ هەنگاوی دووهەم لە قۆناغی دووهەمە هەر لە زمنی پرۆژەکە شوێنیش کەمان هەیە پێوتەیەکانی بنچنار لەسەر وترە ئەلەوێ لە نزیکانیەکە ئەبێ ساحەیەکی بۆ چاکرێ کۆنکرێتی هەیە لە تەنیشەوە دیواری ڕاگرمان هەیە ئەوەش هەر لە زمنی پرۆژەکەیە. لە شوێنیشکان لە ناو قەزای ماوە تا جادەیەکمان هەیە لە ناوەندی شارەکەەوە داوەزێ بۆ سەر جادەی سەرەکی خوارەوە تقریبا مەسافەکەی کیلۆمەترێکە ئەلەوێش ئەبێت چاکرێ و تەخسیسی بۆ کراوە کە قیتاو کرێ و ئەو کۆڵان شتانە چاکرێتەوە. بەحەقەت ئەوەی کە دیقەتمان ناوە لە کاری ئێمە لە مەنتیقی کردمانە لایەنی پەیوەندیدار وەکو بەڕێوەبەراتی ئاسایش و وەکو داری کارەبا وەکو داری وەکو داری ئاوڕۆ زۆر هاوکارمانن، خەڵکەکەش زۆر هاوکارمانن، هیچ کێشەیەکمان نییە سوپاس بەخوا تا ئێستا. هەوڵی ژێن مودەی پرۆژەکەمان ئێمە خۆی 8 مانگە زیاتر هەوڵێن ئەگەر بێت و لە کات و وعدەی خۆیان و لەگەڵ سلفەیە و لەگەڵ بودجەی سەرفکردنا تەخیرمان نەکەن زۆر هەڵێن لە مودێکی قیاسیا پرۆژەکەمان تاوکەین. زۆریشمان پێخۆش کە زووتر ئیشەکان تاو بێت چونکە ئێمە لە وەرزی هاوینان هەتا بچینە پێشترەوە چینە وەرزی زستان بگەینە وەرزی زستان باران و بەفر و قوڕا و ئەم گەڕەکانە هەمووی تەلەبەی تیا و قوتابی تیا و ناڵی تیا و ڕەنگەن تووشی عەزیەت بن. لەبەرەوە حەزەکەم لە ڕێگەی جەنابتان ئەوگەر دەنگمانەکە زیاتر هاوکارمان بن لە قەزەی بودجە و سەرفکردنا و ئیشەڵا هەوڵی ژێین کارەکانمان بە کوالیتێکی بەرز و جوان بیبێنە پێش.